بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت وەکو واگەدارن لە کاتژمێری پێشوو لەگەڵتان بووین بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک خەم و کێشەی ئابووری و ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەم بەشەی ڕووماڵەکەشماندا قسە لەسەر دوو تەوەرەکەین کە مەبەستمانە دوو میوانی جیاوازمان لەسەر تەوەرەکان میوانداری کردووە یەک لە سلێمانی دکتۆر سابیر بەکربۆکانی پسپۆری دەرونی ئەوی تریش کاک هۆگرچەتۆ چالاکی کۆمەڵگەی مەدەنی یاخود بواری کۆمەڵگەی مەدەنی دکتۆر قسە لەسەر جەنگی دەرونی ئەکا لێرە و کاک هۆگریش پێمانەڵێت کە کۆمەڵی ئیشیان کردووە و سەبارەت بە هاوکاری مرۆیی بۆ ئاوارەکان مەبەستمانە بزانین ئیشەکانیان بەکوێ گەشتووە و چۆن چالاکیەکانیان بە فراوانتر ئەکەن بۆ ئەوەی زۆرترین ئاوارە لی سوودمەند بێت. دکتۆر بەخێربی بۆ ستۆدیۆی NRT مەبەستمە لە بەگشتی جارێ بچینە ناو مۆزوعەکەوە پاشان لەسەر وردەکارەکان بوەستین. کە قسە لەسەر جەنگی دەرونی ئەکرێ هەر یەکە و بە شێوەیەک لێکدانەوەی بۆەکە. جەنگی دەرونی چییە؟ سپاس تەمان بۆ میوانداریە. جەنگی دەرونی جەنگی وشەیە، جەنگە دوور لە بەکارهێنانی چەک و تەقەمەنی و کەرەسە سەربازیەکان. جەنگێکە پەیوەندی تەنها بە کاتی شەڕ و ڕوبەڕووبوونەوە نییە، جەنگێکی درێژخایەنە. ئاراستەی با بڵێن ئامانجی ئەو جەنگە ڕووی لە دەرونی مرۆڤەکانە، دەرونی مرۆڤەکانی دوشمن کە لە بەرەی بەرامبەرمانان و هەروەها دۆستەکان و ئەو لایەنەی کە هەڵەسێ بە ئەنجامدانی جەنگی دەرونی واتە لەلایەک بۆ تێکشکاندنی دەرونی دوشمنان و لایەنگران و ئەوانەی ببوورە لایەنگرانیان دوژمنان و لایەنگرانیان و هەروەها بۆ بەرزکردنەوەی ورە و گیانبازی و ڕوبەڕووبوونەوە و بەرگەگرتن و درێژەدان بە شەڕ و بەرگەی سەختی و دژواری و نەهامەتیەکانی شەڕ بگیرێ لەلایەن ئەو کەسەوە یا ئەو لایەنەوەی ئەو دەوڵەتەوە کە هەڵەسێت بە ئەنجامدانی جەنگە دەرونیەکە کەواتە جەنگی دەرونی جەنگیەکە تەنها پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوە نییە، شەڕ نییە وەکو لە عەرەبیە معرەکە و حربمان هەیە. ئەم جەنگە درێژخایەنە لە کاتی ئاشتیشدا ئەم جەنگە هەر ئیدامەی هەیە و هەر ئەنجام دەدرێ و هەروەها لە کاتی شەڕی ڕوبەڕووبوونەوەشدا ئەنجام دەدرێت. کەواتە جەنگێک نییە تەنها بۆ لایەنە سلبیەکە بەکاربێنرێ، هەر کەسە ئەتوانێت بۆ سوود و قازانجی خۆشی پەنای بۆ ببات. بەڵێ ئەو پێچەوانەشەوە بەڵێ بزەبت ئەو جەنگە ئەوەندەی لەگەڵ خۆماندا بۆ بەرزکردنەوەی گیانی بەرەنگاربوونەوە و گیانی ڕوبەڕووبوونەوە و گیانبازی و بەرزبوونەوە بەکاردێ کەمتر لەوە یا ئەگەر بگاتە ئاستی ئەوەی کە لەگەڵ دوشمنان و بەرامبەرماندا بەکاری بهێنین. ئەم جەنگە وەگوتم جەنگی استراتیژیشی پێوترێ، وەک چۆن جەنگی ساردی پێوترێ، وەک چۆن جەنگی سیاسی پێوترێ، جەنگی ئەعسابی پێوترێ، بەڵێ حربی ئەعساب زۆر ناوی هەیە. هەمووی ئەوەیە کە جەنگێکە ڕەنگە لە ڕووی کولفەوە کەمتری تێبشێ، لە ڕووی زەمەنەوە درێژتر بێ و دەرەنجامەکانی زۆر جار بە لە دوای چەندین ساڵ دەرەکەوێ. ئەمە ئەگەر زیاتر جەنگە دەرونیە استراتیجیەکە باز بکرێ. بەڵام جەنگی دەرونی تاکتیکی معلومە ئەوەیە کە ئەو دوو هێزەی ڕوبەڕوویەکە بنەوە. مەبەستە زیاتر لەسەر ئەمەش قسە بکەین. باس لەوە کرد کە جەنگی دەرونی تێچوون و کلفەی کەمترە، بەڵام ئەوترێت عەقڵێکی باشتری ئەوێ، بڵێ بیرکردنەوەیەکی باشتری ئەوێت، شارەزاییەکی زیاتری ئەوێ. ئێمە وەکو کورد تا چەندە سوودمان لەمە بینیوە و نەشارەزاییمان لە مامەڵەکردن لەگەڵ جەنگی دەرونی چ زیانێکی پێگەیاندوین؟ جەنگی دەرونی کە وتمان تێچوونی کەمترە بە بەراورد بە جەنگی ڕوبەڕووبوونەوەی سەربازی و فڕۆکە و بۆمب و ئەوانەی تر کە ئاشکرایە و هەموو کەسێکەکەی زانێ. ئێمە لە جەنگی دەرونیە بەداخەوە لە ئاستێکی زۆر لاواز و دواکەوتویین بۆ پێی کە ئێمە مەبەستم لە حکومدارانی ئێمە، دەسەڵاتدارانی ئێمە، سیاسیەکانی ئێمە نەوەیەکی زۆر چەندین نەوەیان لەسەر ئەوە گۆش کردووە کە دەوروبەرمان بە دوشمن دەورە دراوە، یەک دوو سێ چەندین دوشمن هەیە لە هەموو لایەکەوە، بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دوشمنانە شتێکی وەها نەکراوە ئەگەر نەڵێن خراپ کراوە بۆ ئەو دروستکردنی ئەو گیانە کە گیانی ڕوبەڕووبوونەوە بەرگەگرتنە بەرامبەر بەر هەموو دوشمنەی کە لە
لە دەوروبەرماندا هەیە چ ئەو دەوڵەتانی دەوروبەر چ ئەوانەی تریش کە چاویان ڕەنگە بە ئەزمموی سیاسی حکومڕانی کووردا هەڵنەیە ئێمە نەوەکانمان ڕانەهێنەوە بۆ جەنگی دەرونی ڕەنگە سەبەبەکە ئەوە بێ بەڕای من کە جەنگی دەرونی بە یەک تیم ئەنجام دەدرێت ئەو تیمە کۆمەڵێک پسپۆڕی تیا لە زانستە مرۆڤایەتیەکان لە سیاسیەکانەوە تایەتی لە کۆمەڵناسەکانەوە تایەتی لە دەروون ناسەکانەوە تایەتی و هەروەها لە پزیشکەکانی شۆتیایەتی لە کاتی جەنگی بەتایبەتی کە لە قوڵترین یانە با بڵێن شەڕی شنەوەی مێشکۆوانە کەواتە ئەم تیمە من بەش بە حاڵی خۆمۆنەی متابعە بکەم بە حکمی پسپۆڕیەکە من شتێکی وا نابینم کە درێژخایەن ئێمە ئەو جەنگە استراتیجێمان هەبێ بۆ دروستکردنی نەوەیە کە ژیانی ئینتیما و گیانی ڕوبەڕبوونەوەیان تیادا بێ ڕەنگە پێشەوانەکەی ڕاست بێ و زۆر جاریش ڕەنگە لە چەندین کەناڵی تەلەڤیزیۆنی و بەتابەتی ژەم کەناڵەوە چەندین بەرنامە کرابێت لەسەر نەبوونی گیانی ئینتیما و دوورکەوتنەوەی گەنج لە نیشتیمان و بەجێهێشتنی و کۆچکردن و هەتا ئەو بابەتانەی تریش کە ئەمە دلیلە بۆ ئەوەی کە ئەو ژیانە ئەو ڕۆحیەتە لە ناو گەنجی کووردا بە دەرەجەی یەکەم چونکە ئاشکرایە کە شەڕ و جەنگەکان هەموو گەنج ئەنجامی دەدا و ئەوان سوتەمەنی شەڕەکەن نەکراوە من بەدی ناکەم ئەو شەڕە کرابێ یاخود دامەزراوەیە دەستەیە ڕێکخراوێک هەبێ هەڵسێ بەو کارە بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕۆژێکی وەک ئەمڕۆ کە ئێستا جەنگی سەربازیمان هەیە لەگەڵ دوشمنێکی دەڕندەی سەرسەختە باشە لە کۆتا قسەی خۆتەوە دەست پێ بکەم باس لەوە کرێت کە لە ئێستادا جەنگێک هەیە و هەرێمی کوردستان لە حاڵەتی جەنگێکدایە لەگەڵ داعشتا ئەوەی پیانەوترێت دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام و ئەوترێت ئەو کارانەی ئەوانەی کەن بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە بە شێوەک لە شێوەکانیشی نەبێت کاری دڕندانن و زیاتر پەنا ئەبەنە بەر وەسائلی تۆقاندن تۆ هاوڕایت کە ئەوەی داعشەی کات نەک شەڕەکان ئەوەی ڕوبەڕووبوونەوە و دەسەویەخەوە ئەو شەڕانە ئەوەی لە میدیاکانەوە زیاتر بڵاوی ئەکاتەوە چ لە تویتەرەوە بێت چ لە یوتیوبەوە بێ جەنگێکی دەرونیە یان پێ دوایە نا جەنگی دەرونی ئێمە جەنگی دەرونی وەکو خۆمان ئەنجامماندا بێ یاخود جەنگی دەرونی ئەوان لەگەڵ ئێمە بیکەن بەڕاستی ئەوە لێکدانەوەی وردیەیە من ئەگەر ڕەیەک بدەم مانای داکۆشیکردن نییە لە دەڕندەیەکی ڕێکخراوێکی دەڕندەی تیرۆریستی وەکو داعش بەڵام ئەوان من ڕەم وایە ئەوان زۆر شارەزایانەتر جەنگی دەرونی ئەنجامەدان بەڵام لەگەڵ دوشمنەکانی خۆیاندا دوشمنی عەقیدە و بیر و باوەڕەکانی خۆیان بەڕاستی منە تا ئێستاکە لەو کەناڵانەوە کە ئاراستەی کورد دەکرێت ئەو کەسانەی کە بە کوردی ئەدوێن یعنی نەتەوەی کورد دەکرێت بە جۆرێک بە شێوەیەکی دەقیق لەسەر جەنگی دەرونی هیچ بەدی ناکەم کە ڕێکخراوی داعش بەرامبەر بە کورد جەنگی دەرونی ئەنجام دابێ یعنی جەنگی دەرونی کەناڵیەوێ ئەمڕۆ لە دنیای تەکنۆلۆژیا لەو هەموو کەناڵە فەزاییانەیە بە میدیا جەنگی دەرونی ئەکرێ کامەیە ئەو کەناڵی کە ڕێکخراوی تیرۆریستی داعش بەرامبەر بە کورد مەبەستم لە کووردە بەرامبەر بە دوشمنەکانی ترینە دیارە چەندین دوشمنی هەیە ئەو ڕێکخراوە لەسەر ئاستی جیهانە بەرامبەر بە کورد جەنگێکی دەرونی ڕاستە و خۆ یا تاکتیشی لەگەڵ کووردا من بەدی ناکەم ئەوەندەی خۆمان لە بەرژەوەندی ڕێکخراوی داعش جەنگی دەرونی دێمەوەلات مەبەستمە دوایەوەی لەگەڵ کاکۆگرا گفتوگۆیەکەکەم قسە لەسەر ئەمە بکەین ئەوترێت داعش کەناڵی ناوێت چونکە بەشێکی زۆری کەناڵ و وێبسایت و پەیجەکان لە خزمەت لە خزمەت بەڵێ بیستمەوە بڵێم بەڵێ دێمەوەلات بێگومان بۆی زیاتر قسەی لەسەرکەین بڵێ هاوڕیانم لە کۆنتترۆل پێمەڵێن کاک هۆگر چەتۆ چالاکی کۆمەڵی مەدەنی ئێستا لە ستۆدیەکانمان لە شاری هەولێر لە ڕێگەی مانگی دەستکردووە سێنجیەوە لەگەڵمانایە کاک هۆگر ئەم کاتت باش جانت باش قوربان زۆر سپاس کاک هۆگر ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم ئێوە لەگەڵ هاوڕێکانتان لە ئێستادا سەرقاڵی کۆمەڵێک چالاکین و ئەوترێت ئەم چالاکیانە هەر لە گەرمیانەوە خۆیە بینێتەوە تا سلێمانی و هەولێر و دهۆک و وەلایەزالی تیمەکانتان لە گەڕاندان ئێوە چیتان کردووە و ئەتانەوێت چ پەیامێک بگەن و چ خزمەتێک بکەن زۆر سپاس بۆ NRT بۆ کەڤەرکردنی ئەو چالاکیەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە چوارچێوەی ژووری هاوکاری مرۆیی سازی دەدەن
دەمەوێت بۆ ئیزافە بکەم کە ئێمە تەنانەت چوینە ڕۆژ ئاواش لەوێ نزیکەی دا تا 12,000 پەنابەری یەزیدی کە ڕویان کردە ڕۆژ ئاوا لە هەرێمی ڕۆژ ئاوا دەژین لە سووریا ئەوانیشمان بەسەر کردەوە کە کەمپێک لەوێ دروست کراوە بە ناوی کەمپی نەورۆز بۆ ئەو ئاوارانە سەردانی کەمپەکەمان کردووە پلانمان بۆ هاوکاری پێشکەشکردنی ئەوان داناوە و ئەمڕۆ بە پێی زانیاریەکانی کە بەدەستم گەیشت لەوێش ئێمە بەشێک خۆراک و شەکر و چا کە زۆر پێویستی بوون لە ئێستادا بە کەمپەکە دەگاتن ئامادە کراوە ئێستا لە گواستنەوەی نە بۆ کەمپەکە. ئەمەی تریان کە ئێمە لە سەرتاسەری کوردستان لە دەستپێک وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەستمان کردبەوەی کە هاوکاری خێرای پێ دەڵێن ئەوەی کە مرۆڤ لە کاتی ڕۆیشتن یا لە کاتی گەیشتنی لە سەرەتا بۆ شوێنێک کە لە بارودۆخی ئەمنی ڕادەکە بەهانایەنەوە بین چونکە ژمارەی ئەو ئاوارە و پەنابەرانە ئەوەندە زۆر بووە کە لە توانای بەڕاستی بەڕاشکاوی و حکوومەتی هەرێمی ژێوراگەن لە توانای نەحکوومەتی هەرێم بەتەنها و هەروەها ڕێکخراوەکان و ئاژانسەکانی UN و نێودەوڵەتی کە لە بواری کاری مرۆیی کار دەکەن دا هەیە و نەپلانیش هەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بارودۆخێکی ئێستاە چونکە قسە لەسەر ئەوە هەیە کە 2 ملیۆن ئاوارە و پەنابەر ئێستا لە هەرێمی کوردستان دەژین داتایەکی ورد و دەقیقەیە سەبارەت بە ژماری ئاوارەکان لە هەرێمی کوردستان ئەوەندەی ئێوە بە دوواداچوونتان بۆ کردبێت بەو پێی هەتا ئێستا بارودۆخی ئاوارە لە جوڵەدایە تۆ ناتوانانی بەوردی بڵێ حاڵەتەکەت چۆنە چونکە تۆ دەزانی خەڵکی هەمویان لە کەمپ نین تا تۆ کەمپ سەرژمێری بکەیت چەند خێزان بەڵێ ئێستا داتای وردمان لە دەستدایە مەسەڵەن کەمپی بەحەرکە کەمپی نەورۆز کەمپی با بڵین ئەو کەمپانەی کە لە خانەقین کراونە عەلیاوە و بەهار دیتازە ئەمانە هەمووی چوونەتە کەمپ ژمارەکە هەیە بەڵام لە بەشی زۆری هەرێمی کوردستان ئەم خەڵکە لەسەر ماڵ و باڵەخانەی تازە دروستکرا و باخچەکان و ئەوانە پەرت و بڵاو بوونە و جوڵیان هەیە دەگوازرێنەوە لە شوێنێک بۆ شوێنێک پێشبینی چییە بۆ ئەو ژمارەیە کە ئێستا دەگوترێ بڵێ کاکۆگر ئێوە سەبارەت بە لایەنی حکومی و فەرمی لە ئیشەکەیە چ پەیوەندیەکتان هەیە لەگەڵیانەوە چۆن ڕێکەوتون لەگەڵیانە ئایا ئەمە جۆدیەکی شخصی کۆمەڵێک ڕێکخراوە یاخود نەخێر لایەنی بەرپرسی حکومی شاتۆتە ناو ئەو وەزعەوە لە دوو ئاست پەیوەندی هەبووە ینی ئاستی یەکەمیان ئەوە بووە کە ئێمە لەگەڵ هەموو ئەو ژووری تەواری کە لە شارەکان هەیە و لە ئیدارە هەیە بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک بەردەوام کۆنتاکت هەیە بۆ ئەوەی بتوانین بگەینە ئەو شوێنانەی کە حکومەت پێی نەگەیشتووە یا ئەو خزمەت گوزارن بگەینە ئەو کەسانەی کە زۆرتر پێویستیان هەیە بەدڵنیایی کۆبوونەوەی بەردەوام و دەوری هەیە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە حکومەت هەروەها لەگەڵ پەرلەمانی کوردستانیش ینی ژووری هاوکاری مرۆیی بانکێشتی برایانمان لە پەرلەمان بەتابەتی لە ژنەی مافی مرۆڤ لە ژنەی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ئێمە لە چەند سەردانێکی مەیدانی ڕاستە و خۆ هاتوون و سەردانیان کردووە ئەمە جگەلەوەی لە ئاستی نزمدا ینی لە ئاستی ناحیە و قەزا و ئەوانە هاوکاریمان کردووە و پەیوەندیمان لەگەڵ لایەنەکان کردو بۆی سەرژمێری وەربگرین بۆی زانیاریان پێ بدەین بۆی تەشجیعیان کەین هەندێک حاڵەت هەر ئێستا ئەگەر بە ینی وەکو حاڵی ئێستا لە ئێستای ئێمە لەو بەرنامەیە داین تیمێکی 100 کەسی لە پزیشک و نێرس و هاوکاری با بڵێن پزیشکی ئێستا لە شێخان تەواو بوون بەرەو شاریە دەچن کە ئەو منطقەی لۆدی زۆری لەسەرە ئەمە ژووری هاوکاری مرۆیی لەگەڵ بەتایبەت لەگەڵ دەستگای پزیشکی کوردستان کە ڕێکخراوێکی خۆرخوازی پزیشکیە و بە خۆبەخشی ئێمە ڕوومان لەو منطقەیە کردووە بەوەی کە هاوکاری پزیشکی پێشکەش بکەین و ئێستا ئەو ژمارانە یەکە بە یەکە نزیکەی 4500 کەس کە لەو ناوچەیە ئیشەکەین بە تەنسیق لەگەڵ هەموو لایەنەکان هەیە و زانیاری ئاڵ و گۆڕ دەکەین ئێمە شت بۆوان دەدەین ئەوان شت بە ئێمە دەدەین بۆ بتوانین بگەینە زۆرترین کاکۆگر بە گوێرەی بە دوواداچوونی ئێوە کە ئێوە دوای دیراسەکردنی بارودۆخی ئاوارەکان گەشتونەتە و بڕیارەی کە ژووری هاوکاری مرۆیی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دابمەزرێنن یاخود کارەکانتان دەست پێ بکەن ئەوەندەیە وا ئاگادار بن چین ئەو شتانەی کە لە هەموو شت زیاتر پێویستیان پێیانە ئاوارەکان لە کۆی ناوچەکانی هەرێمی کوردستان و هاوکاریەکانی ئێوە خۆی لە چی دابینێتەوە
بەڵێ بەشی یەکەم کە احتیاجی ئەساسی ئاوارەکان چیە تۆ دەزانی دوو قۆناغێک کە تازە گەیشتن و ئێستا لە ناکاودەوە قۆناغی دواتر ئەرکەکە قورسترە بە دڵنیایی ئەوەی کە لە ئێستادا بە پێی بنەماکانی سفیر هەموو ئاوارەیە کە پەنای بۆ ناوچێک بدە خۆ دەزانی خۆی و جلوبەرجی هاتووە بۆیە پێویستی بە مەوا هەیە ینی شوێنێک لێی بحەوێتەوە ئینجا ئەوەی کە ڕووی داوە هەتا ئێستا لە کەلاوەکان بنیا لە کەم بنیا لە خانووی کرێ بنیا لە خەڵک ئیوائی کردبن لە دام و دەستگا ڕسمەکان بن لە کەنیسە لە مزگەوت لە قوتابخانە بن ئیوا پێویست بووە لازال دەمەوێت لە ڕێی بەرنامەکەتان ئەوە بڵێم ژمارەیەکی زۆری ئاوارە هەیە لەسەر شەقام و لەسەر باڵەخانە کە ئەوانە هەمووی سیف نییە ینی ئارام نییە زیاتر تووشی ئەو ئاوارانە زیاتر لە چ جێگایەکەن هێرش ئەوانەی لەسەر شەقامەکان ئەوەی کە ئێمە بینیمانە لە سەرتاسەری کوردستان بوونیان هەیە لەسەر شەقام و لە بەنزیخانەکان و لە کەلاوە ینی خانوو هەیکەلە دروست کراوە ئەمان چوونەتە ناوی ینی هەندێک وێنە ئێستا لە لای من هەیە لە کارگە و شت خۆیان لە کارگەکان ناو ئەو کارگانە بەڕاستیی سیف نیە ئارام نییە زۆر خەتەرە و دوو هیچ ئامێری فێنکەرەوەی تێدا نییە ئەتوو ئێستا قسە لە هاوین دەکەین دەرەجەی حرارە لە 45 بەسەرەوە بووە ئەو لە ناو چوارسێوەیەکی سەبە دانیشتووە هەر گەرماکە خۆی دەبێتە هۆی خراپکردنی باری تەندروستی و ئاوایە بەشی دووەم مەسئلەی خۆراکە خۆراکیش بە تایبەتی پێویستیە بۆ مناڵان و ئافرەتی دووجیان و بەڕاستیش پیاوی بەتەمەن و ژنی بەتەمەن کە بەداخەوە ئەوان ممکنە جۆرێک لە خواردن و خواردنەوەیان پێویستبی تایبەتمەندی هەیە بۆیە لێرە ئاو پسکویت خواردنی خێرای معلب کە پێویستی بە چێشت لێنان و ئەوە نیە چکە ئێستا ڕێژەیەکیان تەباخ و ینی نیمچەماڵێکیان بۆ دروست بوو بەڵام ژمارەیەکی گەورەیان لازال بە خواردنی ڕۆژانە دەژین ینی لە مەسەلەن لە کەمپەکانیش تەنانەت ڕێکخراوەکانی مەدەنی و خەڵک خواردنیان بە حازری بۆ دەبا یا خواردن دروست دەکرێت بۆیە خواردن پێویستیە لە قۆناغی دوو ممکنە شەکر و ڕون و چاو ئاو ئەوانەمان پێویست بێکە خەڵک خۆی لی دەنێ پێویستمان بە دا و دەرمان هەیە بەڵێ سوپاس دەکەم بێگومان دێمە وڵات بۆی زانیاری زیاتر لە جەنابتان وەربگرم دکتۆر سابر لەوێ کۆتاییمان بە قسەکان هێنا کە ڕێکخراوی داعش چەکدارانی داعش کەناڵی ڕاگەیاندنی فەرمیان نیە زیاتر ئاعتیمادیان بە شێوەیەکی سەرەکی لەسەر تویتەرە بەڵام ئەوترێت کە میدیاکان چ کەناڵەکانی تەلەڤیزیۆن بینراو بێت چ پەیجەکانی فەیسبوک بێت کە ئەوترێت ئێستا زۆرترین متابع و ینی سەردانکەری هەیە و چ بڵین سایتەکان بێت ڕۆڵێکی سلبیان هەبوو لەم مەسەلەیە لە گواستنەوەی ئەوە ئایا ئەوان خۆیان جەنگی دەرونی ناکەن ئەمانن وایان کردووە کە ئەو جەنگە دەرونی لێرە بێ بە واقع ڕاستە ئەوان من لە پێشتر وتم لە ڕووی کەناڵەوە لە ڕووی زمانی گەیاندن و کۆمونیکیشنەکەەوە ئەوان ئەو کەناڵیان نییە کە ڕاستەوخۆ هەڵسن بەم شەڕە دەرونیە و ئەوانەی تریش کە با بڵین لە بەرەی دژە داعشدان کە ئەمڕۆ بووە بە جیهانی بەڕاستی تعریفێکی تەواوی داعشیان بۆیە بنەکرەوە ڕاستەوەی کە باسیەکەم باسی جەرائیم و تاوانەکانیانەکەن ئەمان مۆزوعی ترە بەڵام من دێم لەسەر ئەو خاڵی کە لەوێ ویستم قسە بکەم جەنابەت بابەتەکە گۆڕانی بەسەرهات لەسەر ئەوەی کە داعش کێیە هەتا ئێستاکە کێشەی ئێمە ئەوەیە داعش کێیە بەڕاستی یعنی ئەوانەی کە بانگەشەی ئیسلام بوونەکەن ئیسلامی سیاسی وڵاتەکەی خۆمان و ئەوانەی دەور و بەریشمان هەموو جۆرە لە مسلمانەکانی دنیا لە سعودیەوە لە ئەزهرەوە لە ئیخوانەکانەوە لە قاعیدەوە هەمووی ڕەتەکەنەوە و تەواوەتیش باوەڕیان بەو ئیسلامە تەقلیدیە نییە کە لە کورد مەسەلەوەکو نەتەوەیەک هەڵساوە بە ئیلتیزامی کردووە بە ئاینی ئیسلامە و ئەرکەکانی خۆی بەجێهێناوە یعنی بەڕاستی بە فەرمی لەلایەن دەوڵەتانی ئیسلامەوە لەلایەن شارەزایانی بواری ئیسلامیەوە بەر لەمەی ئێستا بەر لە ئەنجامدانی شەڕەکەی داعش بەرامبەر بە کورد تعریفێکی وردی داعش بۆ ئێمە نەکرابوو ئێمە وەکو مەبەستم لە کورد زمانە نەکرابوو پێمان بڵێن داعش شیەیە چی ئەوێ ئەم خەڵکە بۆ دوای کەوتووە بۆ ئەوەندە مەبدەین خۆیانی لەسەر بەکوژدێن گاڵتە نییە کەسێک لە بنی دنیاوە لەو سەری دنیاوە لە وڵاتانێکی پڕ لە ڕەفاهیەت و خۆشگوزەرانیەوە دێتە لە سەرەتای دەستپێکردنی داگیرکردنی مۆسڵ لەلایەن کەناڵی کوردیەوە لێدوان لە وتەبێژەکەیان وەرگیرە زۆر ئاسایی بوو یعنی مەبەستم لەوەیە ئەمێ ئەوە بڵێم ینی تاکی کوردی
کە گوێی لە ئەو وەصفانەی داعشە بێ ئێستاکە دەزانێت دوشمنەکانی داعشن کە وەصفیەکەن لە هەموو سەردەمێکات دوشمن قسەی خێرت بۆ ناکات دانی خێرت بیانانێ ئێستا داعش و پەکەکە لەسەر ئاسی ژیانی هەردووچان بێکشەوە تەماشاکەن هەردووچان لە ناو لیستی تۆریستیان داعش بەو جۆرەیە کەواتە ئێستا دوشمنەکانی داعش باسی داعشمان بۆکەن ئێمە کە شەڕەکەمان لەگەڵاکە وەکو کورد هێزە کوردیەکان باسی داعشمان بۆکەن پێشترەوەمان بۆ نەکراوە من لە ناو چارچەوەی جەنگی دەرونیەکە قساکەم ینی بەڕاستی ئەگەر استراتیجێک هەبوایە پێشتر باز لەم هێزە بکرایە کە ئەوەندە دەڕندەیە تێمان نەگەیەنرا ینی مەبەستم لە ئەوانەیە کە بە کوردی سەرچاوی وەرگرتنی زانیاریەکان هەل ڕێگەی کوردیەوە پێیان نەوتوین ینی خەڵکیان تێ نەگەیان داعش چیەیە ئەم شەڕە بۆچی بۆ پێشتر ئەم شەڕە نەبوو ئێمە لە سەرچی شەڕەکەین ئایا هەر ئەمەش بووای کرد کە بە ئاگاییەوە و بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەو ڤیددیویانە و چالاکیەکانی داعش نەکرێت نەزانی کێن وەچین و ئەیانەوێت چی ئەوانەی کە پیشان نەدرێن بەڕاستی هەموو لە جهەتی بێلایەنەوە پیشان نادرێن هەموو دوشمنەکانی پیشانمانەدەن ئێستا ئێمە کە شەڕمانە لەگەڵ داعش زۆرێک لە خەڵکی نازان ئێمە ئەم شەڕە بۆکەین ینی بۆ 2 مانگ پێش ئێستا ئەم شەڕە ڕووی نەدا ئەم شەڕە لەسەر چییە ئایا شەڕی ئێمەیە وەکو کورد و داعش یان ئێمە بەکار دەهێنرین لە بەرامبەر داعشدا وەکو ئێستا لە کەناڵەکانەوە و لە سەرکردەکانی فیسبوکی خۆتەوە وەکو پرسیارێک بەڵێ ئەو پرسیارەمان نییە ئێستا وڵاتانی دنیا یارمەتی کوردێن و ئامادەنین سەربازێکی خۆیان بنێرن ئەوان ئێمە دەکەن بەگشت داعشدا ئایا ئێمە کراین بەگشت داعشدا یا داعش یەکەم جار پەراماری ئەمەدا من پرسیارێکی گرنگە بۆ خەڵک ڕەنگە من دەرەنجامێکم هەبێ بۆ خۆم پێگەشت بێتم بەڵام کاتێک کە دەربکەوێ ئێمە بەکار دەهێنرین لە شەڕی داعشدا شەڕێکی پیرۆز نییە کە ئێمە لەگەڵ داعشا ئێمە توش کرامی لەو شەڕەیە بەڕاستی ئێمە چەکمان پێ دەدرێ و ئێمەش بە گیان چی ئەەکەیت هاتۆتە سەر خاکی کوردستان تۆ چیەکەی هاتووە ئێستاکە هاتووە ڕاستە ئێستاگاتە بەڵام ئێمە شەڕەکە بوو بە توشمانەوە تازە بمانویستایانمانویستای شەڕەکەمان بۆ توشەوە من لە مەبەسم لەوەیە لە شەڕێکی ئاوهادا جەنگی دەرونی لەکوێدا دەکرێت ینی ئێمە چی بکەین لە کاتێکە بەڕاستی ئەمانە و پرسیاری پێش ئەوەی شەڕەکە ڕووبدا شەڕەکە ڕوویدا بە هەر هۆیەک بوو بێ تێوە گلابێتین بەکارمان بێن بن لەو شەڕەیە ئەمە پرسیارێکە بەر لەوەی ڕوبەڕووبینەوە دەبای بکرێت دیکەی خۆت مەبەستمە ئاماژەی پێ بم ئەڵەی زۆرینەی ماڵپەڕ و کەناڵەکانی میدیای ئێمە بە تایبەتیش حیزبیەکان پێ بزانن یان نەزانن بێ بەرامبەر و لەسەر ئەرکی خۆیان بە بەردەوامی شەڕێکی دەرونی سەرکەوتوو لە بەرژەوەندی داعش و دژ بە کورد ئەنجامەدەن کە هەرگیز ئەو ڕێکخراوە بە تەواوی توانای مادی و مرۆیەکانیەوە نەبۆی دەکرا و نەو ئاکامێکی نەکەوت. بەڵێ ئێستش هەمان ڕەئەم هەیە کە ئەوان ئەو کەناڵە کوردیانیان بە ئاسانی نییە هەردەست ڕێکخراوی داعش هەتا ئێستاکە جێک ڕادوی هەیە بەس لە شاری مووسڵاش ڕادویەکی مەحەلی حیزبی ئیسلامیە بەکاری دێنێ قورئان و سرودی ئاینی لێدا ئەو کەناڵە چیەیە کە بە کوردی هێز و توانای داعشمان پیشانە ئەو کەناڵە کوردیەکانن ئەوە سایت و ماڵپەڕەکانن داعش لە شەڕی دەرونیە یەکێک لە ئامانجەکانی شەڕی دەرونی لە زمانی جەنگیزخانەوە تا ئێستاکە بریتە لە زەبەلاحکردنی لە بەڕادەبەدەرکردنی توانا و هێز و ئیمکانێتی خۆت ئێمە مەبەستم لە ڕچینەدا بچووک بێت و ڕەنگە بەڵێ چۆن جەنگیزخانەی کرد چۆن ناپلیۆنەی کرد چۆن لە جەنگی عالەمی دۆما چۆن ئەڵمانیەکان کردیان ئێستا هەموو سایت و کەناڵ و ڕێکخراوەکان و ئەوەی کە تێگەشوین سەرنجام ئێستا داعش هێزێکی خارەقا هێزێکی لە ڕادەبەدەرە هێزێکی دڕندەیە هێزێکە ناگەڕێتەوە هێزێکە خۆی فیداکە بۆ مەبدەەکەی خۆی بە کوژدەیە و گەڕانەوەی نییە ئەم وێنەیە درا بە ئێمە ئەم وێنەیە درا بە ئێمە چیە دای داعش نەیدا بەڕاستی ئەم وێنەیە سایت و ماڵپەڕ و میدیای کوردی دای باشە تۆ لە شارێکابی لە هەر جێگایەکابی هێزێکی دڕندەی زۆری نەگەڕاوە لە هیچ ترسێک بێ بەرەوڕوت من بووە بچوو کردبێتەوە کە کەس پشگیریم ناکات دنیا دووشمنمە مەبەسم لە قسەی یەکەمە کە باسم لەوە کرد کە ئێمە گەنجەکانمان لەسەر گیانبازی و نیشتیمان پەروەری ڕانەهێنران نیشتیمانیان لێ تۆراندن کە تۆ منێ وا لێ کرد بێ کەس و بێدەر بێ پشتیوان هێزێکی وا بێ بۆم ئەبێ من چی بکەم یعنی خۆ ناچم گوڵبارانی کەم و لە بەردەمە بۆسم وەک ئەو شەوە ڕوەدا کە لە شاری هەولێرە ڕوویدا و بەس بە هاش و هوش و شایعەکە و کە یەکێکە لە ئەو جەنگە دەرونیەش کە خەڵک ترسی لێنیشت هەست ناکەی بە شێوەیەک لە شێوەکان کەناڵەکانی میدیا و سۆشیەل میدیا بەڵێ کورد لەگەڵ خەڵکی هەولێرا کردی نەک داعش هێزی کوردی
میدیای کوردی ماڵپەڕی کوردی سۆشیال میدیای کوردی لەگەڵ خەڵکی هەولێرا کردی هیچ جیاوازیەکی نییە خەڵکی سلێمانی ژوای هەمان دەرەنجامە بوو بەڕاستی بە جیاوازی سنووری جوگرافی شوێنەکە و دووری و نزیکی داعش بوو لێمانەوە بەبەسم لەوەیە ئەمێ بڵێم یعنی ئەو شەڕە کە ئێمە دەیکەین بۆ داعش ئەو بە لە ڕادە بە دەرگرتنی هێز و توانایی ئەوان بێدەنگبوونی بمبورە قسەکەشە پێ بڕم بێدەنگبوونی داعشیەکان و چەکدارانی داعش بەرامبەر بەو هاوکاریە بێ بەرانبەرە دلیلی ئەوە بێت کە نایەنەوێت ئەو ئاگایە دروستکەن کە فعلەن ئێوە سوودتان هەبووە بۆمان بەڵام بەناڕاستە و خۆ سوودیان پێگەیاندون بۆی هەر بێدەنگیان لێکردو بۆی بەو ڕیتمە بەردەوام بێت ئەوان بەڵێ بزەبت هەروایە ئەوان شەڕی دەرونی لەگەڵ ئێمە ناکەن من ئەمە ویستمەوە بڵێم یعنی ئەوان بەرامبەر بەلایەنگران و دۆستان و چەکدارانی خۆیان نیان و تۆ پێشمەرگە هێزێکی لە ڕادە بەدەری بە توانای فیداکارە کە بێ بۆمان هەمومان دەکوژێ هەمومان سرە بڕێوامان لێ بکە ینی وا لە لایەنگرانی خۆیان نەکراوە لە بەرامبەر هێزی پێشمەرگەدا هەتا دوا دڵۆپی خوێنیان بژەنگن وایان لێ نەکراوە کە لێ بتۆقن و تووشی فەزع و فۆبیا ببن ئەوە ئێمەین میدیای ئێمەیە کەوای لە ئێمە کرد بەرامبەر بە هێزی داعش وامان لێبێ ئەمە کە ئەو بە هێزێکی لە چەند شوێنێکە خوێنەوە تۆ ڕەنگە ئێستا بیرم نەبێ هێزی شەیتان هێزێکی زەعیف هێزێکی بوودەڵا ناوی پێشمەرگا هێنن بۆ بەرزکردنەوەی سەهیۆنین و بڵێ بەرامبەر بە شیعە بە سەفەوی بەوانە بەکارێنێ بۆ چەمکە مەحەلیەکان بەکارێنێ ئەوان ئەو ینی بەبەسمەوەیە هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراقییان زۆر بچوو کردەوە زیاتر لە حەجمی خۆی ئەوان زیاتر سوودیان لێبینی بێگومان دێمەوەلات هاوڕێیانم پێمەڵێن کە پەیامنێرمان لە جەلەولاوە ئامادەیە بۆی نوێترین زانیاری سەبارەت بە جەلەولا و ڕوبەڕووبوونەوەکانی پێشمەرگە لەگەڵ چەکدارانی داعش بۆمان گوێزێتەوە مەریوان حەسەن ئەم کاتت باش سڵاوت لێبێت مەریوان تۆ گوێت لە منە مەریوان ئەگەر گوێت لە منە ئێمە گوێمان لە تۆیە و ئەمانەوێت دوازانیاری وەربگرین بەڵێ بمان بوورە زۆر ماینەوە لە سەرخەت و پێشمەرگانش کە لە سەرخەت بوون بەم گەرمایە لە ئێستادا هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە پردی حەلوانەوە پێشڕەویان کردووە بەرامبەر بە زاڵگەی تەواریەکە لە ناحەی جەلەولا و لە شارۆچکەی جەلەولا و لە ڕووی نەقشبەندیەشەوە ئێستا حاڵی حاضر هێزەکانی ئاسایشی گەرمیان و هێزی پێشمەرگەی کوردستان بە هێرشەکانیان دەست پێ کردووە بۆ سەر چەکدارەکانی داعش و گروپەکانی تر لە ناحەی جەلەولا و ئەو شوێنەش کە هێزەکان کاگەوێتە بازگەی نەخشبەندی وە سێڕیانی کەلار و جەلەولا قەرەتەپا و سێڕیانە لە ئێستشدا ئەو پردەی کە بەری کەلار و جەلەولا بە یەکەوە بەستێتەوە لەلایەن چەکدارەکانی داعش و گروپەکانی ترەوە تەقێنراوەتەوە بەڵام لە منتیقەی کوباچیەوە لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە پێشڕەویان نەکردووە دوا بە دوای ئەو پێکدادانە توندەی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارەکانی داعش ڕوویدا لە نزیک بەنزینخانەکە کەوێتە خۆرەڵاتی باکووری خۆرەڵاتی شارۆچکەکەەوە پێکدادان وەستاوە ئێستا هێرشەکانی پێشمەرگە و هێزەکانی یاسایشی گەرمیان لە زاڵگەی نەخشبەندیەوە تند کراوەتەوە لەسەر چەکدارەکانی داعش و گروپەکانی تر و جگەل لەمەش تۆپاوێژەکانی هێزی پێشمەرگە بە بەردەوامی سەنگەرەکان و خاڵە سەربازیەکانی چەکدارەکانی داعش و گروپەکانی تریان کردووەتە ئامانج بە پێی زانیاریەکانی فەرماندەکانی هێزی پێشمەرگە لەم سنوورە زیانێکی گیانی زۆر بەبەر بە چەکدارەکانی داعش و گروپەکانی ترکەوتووە لە ئێستشدا ئەم شوێنەی کە لێین ئەمە شوێنی پێشووتر سەر لە بەیانیەکەی شوێنی چەکدارەکانی داعش و پێش چواری بەرە بەیانی ئەمڕۆ بەڵێ مەریوان چەکدارەکانی داعش و گروپەکانی مەریوان ئەگەر گوێت لە من بێ بەبێەوەی ئاماژە بە ناوی ئەو جێگایە بیت کە ئێستا تیایدا ڕاوەستاویت ئەکرێ و زانیارم بیتێ کە پێشتر ئەو جێگەی ئێستا تۆ لەگەڵ ئەو پێشمەرگە بەڕێزانە لێی وەستاون بەدەستی چەکدارانی داعشەوە بۆ ئێستا لێیان وەرگیراوەتەوە بەڵێ ئەگەر لە پشتەوە کامیرابی بینێتێک لەوانەی کە لەو بەرەوەوە تۆپاوێژەکان ئەم شوێنە بە تاکیدەوە ئێستا شۆفڵ و ئامێرەکانی هێزی پێشمەرگە هاتوونەتە ئەم شوێنە سەنگەریان لێداوە تازە ناقیلەکانی هێزی پێشمەرگە گەیشتون و جگە لەم شوێنەش لە پێشووتریشەوە
چەندین شوێنی تر هێزەکانی پێشمەرگە لە پێشەوەن و بینراون ئەبیندرێن تۆ باوێژەکانیان و هێزی پیادەی پێشمەرگەش لە پێشەوەیە و لە ئێسشدا فڕۆکە جەنگەکانی سوپای عراقیش بە ئاسمانی جەلەولا ئەسوڕێنەوە و جگە لەوەش لەو بەریشەوە لە نەخشبەندی کە لە پشتی ئەمەوە دیارە پێکدادانەکان لەگەڵ چەکدارەکانی داعش و گروپەکانی تردا تون کراوەتەوە و ئەو پێشمەرگانش کە ئەمڕۆ لێرەدا بەشداریان لەو شەڕەدا کردووە بەرەبەیانی ئەمڕۆ تا ئێستا ئەگەر کاکیوە وابزانم لێرە بووە شەڕی کردووە چۆنێتی ئەم شەڕی بەرەبەیانی ئەمڕۆ لەگەڵ چەکدارەکانی داعش و گروپەکانی تردا کە چوونە گوندی سەیجابر و ئەوەی کە باست کرد حوسەینیە چۆن بووە گەر باسی بکەی لە زاری خۆتەوە. بەشێکی سوپاسدانەکەین بۆ ئەوەی توانیتان بگەنە نقطەی ئەمان لێرە وەکۆم کەناڵە دیارە وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد سەرەتا لە 3-4 قۆڵەوە هجوومە بەسەر جەلەولاوە جەنابەت باست کرد ئێمە وەکو ئەم سنوورەی کە قسەی لەسەرەکەین فەوجی دوو لیوای سێ فەوجی سێ لیوای سێ بەعام ئەگەر باس لە زیان و قەباری زیانەکانی ئەوان چەکدارەکانی داعش و قەباری زیانی ئەوە چۆن بووە لەم ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ چەکدارەکانی داعش و گروپەکان زانیاری بێ لای ئێمە قەبارەی زیانەکانی دوژمن لەناو ئەو گوندە جەنازیان بەجێماوە چەند جەنازەیەک یەکێ لەو جەنازانەیش کە چوونێتە سەری شمشێرێکی لەلا بەدەستەوە بووە بۆ ئاگاداریتان بۆ ئەوەی ئەمە هاتووە ئیسلامی پێسەر بڕێ ئەمە شمشێری چەکدارەکانی داعش لە گوندی لەوەی سلاحی تری پێ بووە لەم گوندەی سەیجابر بەڵێ ئەم کۆمەڵە پێشمەرگە کە ئەیبینی لەگەڵ ئەم فەرمانبەرەوە زابتە بەڕێزانە لەگەڵ جەنابی کاکپۆڵا کۆمەڵێ پێشمەرگەی خۆبەخش لەگەڵ ئەو دوو فەوجا بە هاوکاریەکی باش بە نەخشەیەکی باش ئەم سیسیلەی کە ئێستا ئەیبینن هەمووی داعشی تیا بووە بەڵام لەگەڵ هەڵمەتی ئەم ناوبراوانە بەڕاستی خۆیان نەگرت دەستەکان و خۆش بەورەیەکی ڕووخاوە هەتاکو و ناو دیەکەیش ئێمە ڕۆیشی لەگەڵیانە خۆیان نەگرت و چوونە ناو جەلەولاوە. خۆش بە جەناب ئەمڕۆ چۆن باسی شەڕەکانی داعش بەرەبەیانی ئەمڕۆ چۆن بۆ هێزی پێشمەرگە کردوێتی؟ بەڵێ کاکە مەریوان ئێمە وەکو لیوای سێی وەزارەتی پێشمەرگە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی پشتیوانی و توانیمان بەپێی ئەو بەرنامەی کە بۆیان دانابووین لە کاتژمێری سفرە تەواوی شوێنەکانی خوامان گرتووە وەشکر بۆخوا هیچ زیانێکی گیانیمان نەبووە لەگەڵ کۆمەڵێک بریندار لێرەوە هیچ پێکدادانێکتان نەبوو لەگەڵ یان کشانەوە چەکدارەکانی داعش و گروپەکان؟ باڵێ پێکدادان هەبووە پێکدادانێکی توندیش توانیمانە بە شەڕی چۆن لەو پێکدادانندا زیانی گیانی نەبووە بەرامبەر ئێوە و بەرامبەر هێزەکانی چەکدارەکانی داعش و گروپەکان؟ چەکدارەکانی داعش هەیان بووە بەڵام هێزەکانی ئێمە لەخوا بەزاوێ بەس بریندارمان هەبووە زەرری گیانیمان نەبووە و توانیمانە بە سەرکەوتویی زۆر بەباشی جێگە و ئاماجەکانی خۆمان بپێکین و ئێستاش خۆمان ئامادە کردووە بۆ دووبارە بەرنامەکانمان کە بمان پێستەکان خۆش بێت. بەڵێ ئەوەی کە بینیتانە و پێشمەرگانە بوون کە بەرەبەیانی ئەمڕۆ لە خوار پردی حەلوانەوە لە بەرامبەر چەکدارەکانی داعش و گروپەکانی تردا پێکدادانیان کردووە شەڕیان کردووە و لە ئێستشدا ئەوەی کە بە چاوی خۆمانەی بینین ئەم شوێنە چەند زیاتر لە کیلۆمەترێک هێزی پێشمەرگە پێشڕەوی کردووە و نزیکی شارۆچکەی جەلەولا بووینەتەوە. ئێستا شارۆچکەی جەلەولا لێرەوە دیارە و ئێستا ئەوەی کە زیاتر پێکدادانەکان تونبوونەوەی پێکدادانەکان لە نێوان چەکدارەکانی داعش و گروپەکانی ترداکەوێتە بازگەی نەخشبەندی کە لەوێوە دوانیوە ڕۆی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە هێرشەکانیان لە بازگەی نەخشبەندیوە شڕ کردوێتەوە بۆ سەر چەکدارەکانی داعش و گروپەکانی تر. بەڵێ زۆر سوپاس بۆ مەریوان حەسەن پەیامنێرمان لە جەلەولا و دەوروبەری بێگومان لە گەشتەکانی داهاتووی هەواڵ لەگەڵ تەبین بۆ گواستنەوەی نوێترین زانیاری و پێشڕەویەکانی هێزی پێشمەرگەی کوردستان سوپاس و ئاگاتان لە خۆتان بێت. دکتۆر ببوورە بەهۆی ئەو دۆخەی کە هەیە ینی بێتەوە میشە لەسەر هێڵبی بۆی نوێترین زانیاری بگوێزیتەوە ڕەنگە لەگەڵ بابەتەکەشە زۆر جار قەتا دروست بێ و داوای لێبوردنی شەکەم هاوڕێیانم پێمەڵێن کە کێشەیەکمان هەیە لە ستۆدیۆی هەولێر بۆیە من لە ئێستاە ناتوانم کاکۆگر وەربگرمەوە. سەبارەت بەو جەنگە دەرونیە قسەمان لەسەر ئەوە کرد کە زیاتر سوودیان لە میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن و هۆکارەکانی ڕاگەیاندن چ ئەوانەی سۆشیال میدیا بن چ ئەوانەی تر سوودیان لێبینیوە و کەمتر ئێمە سوودمان لێبینیوە. ئەبێ چی بکرێت بۆەوەی ئێمەش لەو جەنگە دەرونیە لە بەرژەوەندی کووردا سوودی لێ ببینرێت؟ جەنگی دەرونی لە
مرۆڤ سوپا و ئەوەی کە لە جەبهەدا ڕوودەدا دەشێت تێکشکاندن هەبێ بەڵام ئەگەر لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە تێک نەچێ قابلیەتی هەستانەوەی هەیە قابلیەتی ڕوبەڕووبوونەوەی تری هەیە بۆیە بەبێ جەنگی دەرونی بەبێ بەکارهێنانی کەرەسەکانی جەنگی دەرونی کە زیاتر خۆی لە واتەوات و لە پرۆپاگەندا بینێتەوە جەنگ ئەنجام نادرێت لا ئێمە چی بکرێت لە بەرامبەر ئەم شەڕەیە کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ دوشمنێکی جیهانی گەورە و عقائیدیە ڕوبەڕوو بێتەوە بەڕاستی کۆمەڵێک شت هەیە کە ناچاری و پێویستە لەم کاتەیە ئەنجام بدرێت ڕاگەیاندن بەسن لە جەنگی دەرونێ دیارە من هیچ شارەزایەکم لە جەنگی سەربازی و ئەسکەریانی بۆیە ئەوە بۆ خەڵکی خۆی بەجێڕین ڕاگەیاندن دەوری زۆرە بینێ ڕاگەیاندنێکی نیشتیمانی یەک ئاراستە کە ڕاستیەکان بە خەڵک بڕێ و دەواازەی هاتنەناوەی واتەوات و پرۆپاگەندەی ئەگەر لە ڕێگای ناحەزانەوە بێ ئەوەی کە پێوترێت تابووری پێنجەناو خۆیە ئەگەر ئەوانەی دەرەچین ئەو دەرگایانە هەمووی بەڕوویاندا دابخا بەوتنی ڕاستیەکان بە خەڵک بۆی خەڵک ئاگای لە ڕاستیەکان بەداخەوە ئەمە لای ئێمە نییە یعنی دەکرێت یەک ئاڕاستی هەبێت ڕاگەیانەکان کە ئێستا لە ناو ڕاگەاندنی کوردی و ڕاگەاندنی حیزبەکانیشە لێدوانی پێشەوانە لێدوانی دژبەیەک دەوترێ واتەوات هەیە لەسەر لایەنێک لایەنێکی تر ئەیکا ڕاز ناکرێتەوە ڕاستیەکان ناوترێ بە خەڵکی دکتۆر مەبەستمە قسە لەسەرەوەش بکەین لە ئێستادا بۆ نمونە لە نێوان لایەنەکان و بە دیاری کراوەی بۆ ئەوەی من ینی بەغایبی قسە نەکەم بۆ بە مەجهولی ئەو تێت یەکێتی و پارتی بۆ نمونە لە ئێستادا کارێمی کوردستان لە ناو جەنگێکدایە لەگەڵ کۆمەڵێک چەکدار وەکو خۆت کۆمەڵێک چەکداری دڕندن و باکیان بە هیچ نییە ئەبینی زۆر جار لە ڕاگەیاندنەکانەوە لەسەر ئاستی زۆر باڵا قسە ئەکەن وەڵام ئەدرێتەوە ئەو پەناباتە بە ڕاگەیاندنی خۆی هەندێک جار پەنابەنە بە ڕاگەیاندنەکانی تریش بۆی مەسجی خۆیان بگەێنن بەرامبەر بە یەکتری ئەمە چ کاریگەریەکی دەرونی خراپی هەیە بە تایبەت لەسەر ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە بەرەکانی بەرگری کاریگەریە دەرونیە خراپە کوشندە جەرگ بڕەکەی تێکدانی یەکڕێزی هێزی پێشمەرگەیە ئەنی بمبورە قەتەکەم بۆ نمونە ڕەنگە پێشمەرگەیەک بڵێت من هاتووم وەکو ئێستاش بینیمانن بەم گەرمایە لە کەسوکارم دوورم ڕەنگە موچەکەم لە کاتی خۆیان نەدرێت ڕەنگە یەک دنیا خەمی ترم هەبێت ئەوانیش لە ماڵەوە دانیشتون و لە پشتی سپلیت و لە بەردەم سپلیت و لە پشتی کۆمپیوتەرەوە قسە بە یەکتراڵێن ئەو کاریگەریە نێگەتیفە بریتە لە چەند بەرەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بەداخەوە و هیچ کوردێکی ژنی ئەمی پێخۆش بێ کە ئەمڕۆ لە بەرامبەر دوشمنێکی یەکگرتووی وەکو داعشدا ئێمە یەک هێزی یەکگرتومان نییە کە ڕەنگە دەیان کەس لە پێش منە خەڵکی شارەزاتر قسەیان لەسەر بەنیشتیمانکردنی هێزی پێشمەرگە کردبێ ئەوە دەرەنجامەکەیەتی کە ئێستا هەر کەسی بۆ خۆی شەڕەکە ماوەیەک بەر لە ئێستا دوومان بەر لە ئێستا لە منتیقەی هێزەکانی یەکێتی لێبوو شەڕ هەبوو لە لای پارتی نەبوو کەس تێ ناگەی لە مۆزوع بۆ لێرە شەڕ هەیە بۆ لەوێ هەیە یعنی یەک جەبهە نییە کە ئەم دوژمنە لە هەموو ڕوویەکۆ پەرامباری بە لە لایەکەوە ئارامە لە لایەکەوە شەڕە ماوەیەکی درێژ لە منتیقەی جەلەولاوانە شەڕ بوو لە جێگای تر شەڕ نەبوو تا ئەم نزیکانە یەکێتی هێزی پێشمەرگە ئۆتۆماتیکی یەکێتی هێزی خەڵکیش پیشانەدا یعنی ئەگەر دەبێت خەڵکیش ئەگەر ئەوان یەک بوون ئەو ڕۆحیەتە نیشتیمانیە دروست بوو ئەو کاتە وەسایلەکانی یا کەرەسەکانی جەنگی دەرونی کە ڕەنگە زۆریان ئیعلامین زۆریان سرود و گۆرانی نیشتیمانین دابنرێن لێ بدرێن بەگوێ خەڵکە ئەگەر ئینتیما هەبوو وە گوتم پێشتر ئەمە قسەی لەسەرکرا ئەوە خەڵک گیانی ڕوبەڕووبوونەوەی بەرزەبێت ئێستاش لەو ڕۆژەوە ئەم هێزانە کە هەر وەک جەناب بەدوتی هێزیەکێتی هێزی پارتی بە دیاریکراوی بەڵێ هەر ئەوان لەژەب هەیە کە هەر ئەوان هێزی چەکداریان هەیە ئێستا ژەنە خۆیانە ناکۆکن یعنی مەسەرە پروپاگەندە هەیە کە لە دەیان شوێن و جێگا و لە سەرزاری خەڵکیە کە هێزی کە چەک دێت بۆ لایەنەکەی تر وەری ناگرێت ئەم پروپاگەندەیە بە درۆ بخەنەوە ئەم پروپاگەندەیە ڕاستکەنەوە ئەم پروپاگەندەیە پێمان بڵێن چۆن حقیقەتەکەی مەسەلە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە ینی هەیئەتێک هەبێ بۆ درۆخستنەوەی
پروپاگەندە و واتەواتەوەوانە ئەخیر شت کە منەمەوێ بڵێم لەسەر ئەناشیدەکان بەڕاستی ئەوەش قسە زۆر هەڵەگرێ یعنی سرودی نیشتیمانیمان نییە ئەم سرودانەی ئێستا لە کەناڵەکانەوە لێ دەدرێن هەمووی سرودی لە کاتی شەڕی ناوخۆیە شەڕی ناوخۆی پێگەرم کراوە هەموو خەڵک ئەباتەوە بۆ ئەو سەردەما بۆ ئەو ڕۆژانەی کە ئەم سرودانە خەڵکیان کوردیان پێشمەرگیان دەکرد بە دوژمنی یەک شەڕ یەکتریان پێویستە سرودی بڵێ سەدان توانە و هونەرمەندی بەتوانە هەیە دەتوانێت سرودی دکتۆر سابیر تۆ وەکو پسپۆرێکی دەرونی هاوڕێیانم پێمەڵەن کاتم تەواو بۆ بەڵام زۆر مەبەستمان پرسیارە بکەم گەر تۆش زۆر بە خێرایی وەڵامم بیتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە چەکدارانی داعش یەکێکیان وەستاوە و لە ڕێگەی ڤیددیۆیەکەوە کە ینی بە دیاریکراوی ئاراستەی ئیدارەی حکوومەتی ئەمریکا و ئیدارەکەی ئۆبامایان کردووە لەوێ ڕۆژنامەنووسێکی ئەمریکی کە لە 2012ەوە لە سووریاون بۆ و دیار نەماوە جیمز فۆلی سەر ئەبڕن زۆر بە ئاشکرا سەری ئەبڕن و مەسجێگا ڕاستی ئەمریکا کەنەڵێ دەبێت دەستبەرداری هێرشەکان بە تایبەت هێرش ئاسمانیەکان بی بۆ سەر ئەمریکا داعش لەم کردەوەی ئێوێت چی بکات یعنی ئێوێت بەم هێزەی بچووکی خۆی و ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە یان دیسانەوە شەڕێکی دەرونیە و تەنها ئێوێت سوود لە لایەنە دەرونیەکەی وەزعەکەەوە شەقامی ئەمریکا بەڵێ بۆ شەڕێکی دەرونی گەورەیە لە بەرامبەر هێزێکی گەورە و زەبەلاحی وەکو ئەمریکایەکە وە بەرامبەر ئەو دەوڵەتانەی تریش کە ئێستا هاوپەیمانی ئەمریکان و بە جۆرێک لە جۆرەکان بە ناڕاستەوخۆ لە دوای دەیان هەوڵ و محاولەی هێزە کوردیەکان چەک دەنێرن بۆ کوردستان هەر ئەوەیە بۆ دوورخستنەوەی ئەوانە لە جەبهە و مەیدانی شەڕەکە بۆ بێکەسکردنی هێزی ڕوبەڕووبوونەوە کە ئێستاکە لە هەرێمی کوردستانە پێشمەرگەیە کە ڕوبەڕووی بێتەوە بڵێ ئەوان زۆر بەباشی دەتوانن شەڕی دەرونی بکەن و زۆر شارەزان و پێشم وان نییە کەسانی ئاوها وەک دیارن ئەیان بینی پیس و پۆخڵ و چڵکن و ڕیژنە تاشرا و ناشرین ئەوانە بەو عقلیەتەوە هەڵستنەوە شەڕ بکەن بۆیە هێزی تر لە پشتەوە هاوکاریانەکە و زۆر سپاس بۆ دکتۆر سابیر بۆکانی پسپۆری دەرونی و مامۆستا لە زانکۆی سلێمانی سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ ئامادەبوون و بەخشینی کاتی خۆت بە بینەرانی ئەناڵتی بینەرانی ئەزیزم ئەم ڕووماڵە تایبەتە ماوەی دوو کاتژمێری خایاند لە کاتژمێری یەکەمدا قسەمان لەسەر کۆمەڵێک تەوەری ئابووری کرد بە میوانداری دکتۆر نیاز نەژمەدین و هەروە کاک نەوزاد غەفور جێگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی هاوکات لە سەعاتی دووهەمدا لەگەڵ دکتۆر سابیر باسمان لە جەنگی دەرونی کرد بەڵام بەداخەوە دوای وەرگرتنی کۆمەڵێک زانیاری لە کاک هۆگر چەتۆ سەبارەت بە بەو ژووری هاوکاریی کە دروست کراوە ئەوانیشی تیاکەن بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە نەمانتوانی لە ستۆدیۆی هەولێر بچینەوە لای هاوکات زانیاریەکانی بەری جەنگمان لە جەلەولا بۆ ئێوە گواستەوە من یادگار فایقم هیوادارم ئەم دوو کاتژمێرە میوانێکی ڕۆحسووک بوو بێتین لە ماڵەکانتان ڕووماڵی ئێناڵتی بەردەوامە بە هاوکاری ئەو ستافە جوانە لەشتان ساغ و ماڵتاناوە